گەرچی لە دوای جەنگی جیهانی یەکەم چەندین قەوارەی سیاسی عەرەبی لە ناوچەکەدا دامەزران و دوای جەنگی جیهانی دووەمیش تا کۆتایی سەدەی بیستەم چەندین هەوڵی یەکڕیزی و یەکێتی لەسەر بنەمای هیزری نەتەوەی دران، بەڵام هەموویان شکستیان هێنا و نەگەشتە ئامانج. عێراقی عەرەبی لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئەمڕۆ ئەزموونی چەند هەوڵێکی یەکێتی سیاسی و ئابووری لەگەڵ وڵاتانی عەرەبی داوە، بەڵام لەبەرەوەی کارنامەیە و هەوڵانە خواستی ڕاستەقینەی جەماوەری وڵاتەکە نەبوون، شکستیان هێناوە. هەر لە یەکێتی هاشمی لەگەڵ ئەردەن و یەکێتی عەرەبی لەگەڵ سووریا و میسر و ئەنجومەن یاریکاری عەرەبی لەگەڵ ئەردەن و میسر و یەمەن، ئەوە سەرەڕایەوڵەکانی لەگەڵ ئەنجومەنی هاریکاری کەندا و هۆکاری ئەو شکستانەش دەگەڕێتەوە بۆ سەنگەربەندی بلۆکی خۆرەڵات و خۆراوە و ئەجێنداکانیان لە ناوچەکەدا و دابەشبوونی قەوارە عەرەبیەکانیش بەسەرە و دوو سەنگەرەدا، بۆیە تا ئێستاشی لەگەڵدا بێت کۆمکاری عەرەبی و ڕێکخراوە عەرەبیەکان و کوت لە ناوچەیەکان بەهێزترین ڕێکخراوی جیهان و هیچ دەستکەوتێکیان بۆ گەلانی ناوچەکە تۆمار نەکردووە و تەنانەت لە هەندێک حاڵەتدا بوونەتە نەئامەتی. سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کازمی دەیەوێت کارنامەیەکی جیاواز لەوانەی پێش خۆی پێشکەش بکات، بەڵام هەلەکانی بەردەمی زۆر کەم و لەمپەرەکانی زۆر زیاترن، لە کاتێکدا ناوبراو دەیەوێت بە یەک مەودا لاموانەوە ڕاوەستێت، بە تایبەتی لە سیاسەتی دەرەوەیدا، بەڵام ئەمریکا گوشارەکانی بەو ئاراستەیەیە کە عێراق لە ئێران دوور بخاتەوە، ئەوەش بەو شێوەیەی کە بەغدا لە ڕووی سیاسی و ئابووریەوە بە وڵاتانی عەرەبی ناوچەکەوە دەبەستێتەوە، بە تایبەتی ئەو وڵاتانەی بەستراونەتەوە بە سیاسەتی واشنتۆنەوە و بە ئاشکرا و نێنی لە گرێبەستی سەدە و بەرنامەکانی واشنتۆندا بەشدارن بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل. ئەوەش ڕاستەوخۆ دژایەتی ئێران و لایەنگرانیەتی لە ناوخۆی عێراقدا کە مەحاڵە بە سانایی تێپەڕێت. لە لوتكه ئەردەندا عێراقی خەزێنە بەتاڵ بەخشندانە مامەڵەی لەگەڵ ئەردەن و میسردا کرد بە پێدانی نەوت بە نرخی داشکاو، لە کاتێکدا عێراق بە شێوەی سەرەکی پشت بەو داهاتە دەبەستێت بۆ بودجەی گشتی وڵات. هەڵگرتنی تاریفەی گومرگی لەسەر 371 کاڵای ئەردەنی دەستکەوتە بۆ ئەو وڵاتە و زیانە بۆ عێراق، چونکە پسپۆڕانی بواری بازرگانی دەڵێن ئەردەن تەنیا 80 کاڵای بازرگانی هەیە، ئەوی تر لە میسر و ئیسرائیلەوە دێنێت و جارێکی تر بۆ خۆی بەستەبەندی دەکاتەوە. ئەوە لە کاتێکدا حکوومەتی عێراقی بانگەشەی پشتیوانی کەرتی کوشتوکاڵ دەکات بۆ دابینکردنی خۆبژێوی و کردنەوەی هەلیکار بۆ جوتیارانی بێکاری وڵات. پسپۆری ئابووری عەبدوڕەحمان مەشهەدانی بە ئاماژەدان بە ملیۆنان بێکاری وڵات سەرسوڕمانی خۆی لەوە دەردەبڕێت کە حکوومەتی کازمی بەڵێنی بە سیسی داوە بۆ وەرگرتنی کرێکاری میسری لە بازاڕی عێراقدا، ئەوە ئەوەندەی تر بێکاری دەخوڵقێنێ. هەرچەندە باسی بەستنەوەی کارەبای عێراق بە تۆڕی ئەردەنەوە دەکرێت و بڕیارە هێڵی سێمی گواستنەوەی نەوت بگەێنرێتە بەندەری عەقەبە، بەڵام بەرهەمنێنانی کارەبا لە ناوخۆی وڵاتدا کە خاوەنی یەدەگێکی گەورەی نەوت و گازە جۆرێکی تری لە دەستدانی سربەخۆیی بڕیارە بۆ ئەوەی وڵاتانی ناوچەکە گوشار بخەنە سەر داهاتووی وڵات. گومانی ئەوەش دەکرێت دەردەنی بێهێز لە ڕووی وزەوە ناتوانێت کارەبای عێراق دابین بکات، بۆیە لەوانەیە خواستی واشنتۆن بەستنەوەی تۆڕی کارەبای عێراق بێت بە قەوارەی زایۆنیستیەوە کە لەم کاتەدا ئاشکراکردنی گونجاو نییە. بۆیە لوتکەی ئەردەن بۆ عێراق بە تەواوی مانە بێدەستکەوتە و فریای ئابووری داڕوخاوی ناکات، بە تایبەتی دوو وڵاتەکەی تریش لە ڕووی ئابووریەوە دواکەوتون و بەتەمای دەستکەوتن لە عێراق نەک بە پێچەوانەوە. السيسي ودولة بلدكم الثاني، واليوم إن شاء الله في المجال نتحدث. يسعدني بوجودكم اليوم معنا.